ئەمە یەکەمین کۆبوونەوەی ڕوبەڕوو دەبێت لە پەراوێزی کۆبوونەوەی لووتکەیی کۆمەڵی 20 لە هامبۆرگ جێبگرێت. کرملین دەڵێت سووریا و ئۆکرانیا لە سەرۆلیستی ئەجەندای کۆبوونەوەیەکیان دەبێت. کۆشکی سپیش دەشڵێت سەرۆک ترامپ بڕیار دەدات گفتوگۆ لەسەر چی بکرێت و بە کۆبوونەوەیەکی دووقۆڵی ئاسایی ناودێری دەکات و بەڵام شیکەران دەڵێن ڕەنگە ترامپ هەج بابەتێکی تریش هەڵببژێرێت. سەرۆک خواسی خۆی هەیە و ڕەنگە بڕیار بدات کۆبوونەوەکە بە ئاڕاستەیەکی چاوەڕوان نەکراودا ببات. ئێمەش دەبێت بۆی ئامادە بین. ئەوە جۆرێکە لە ستایڵی خۆی. هەرچەندێکە لێکۆڵینەوە بەردەوامەکان لە مەڕپەیوەندیەکانی کۆمپەنی ترامپ لەگەڵ ڕووسیا باڵی بەسەر ئومێدەکانی بەڕێوەبەرایەتیەکە کێشاوە بەوەی کۆبوونەوەیەک بێت گەشە سەندنی پەیوەندیەکانی لێ بکەوێتەوە. هەچ شتێکی لە نێوان ترامپ و پوتن ڕووبدات لەم شێوازەدا بەدی دەکرێت. ئایا ترامپ زۆر دۆستانە بوو؟ ئایا ترامپ لە ڕاستیدا هەوڵ دەدا زۆر لەگەڵ ڕووسیا تون بێت بۆ ئەوەی ڕەخنەگران لە وڵات ئارام بکاتەوە؟ پێم وایە پرسیاری زۆر لە ئارادایە و بەم زوانە وەڵامەکان بەدی دەکرێن. کەمێک وا چاوەڕوان دەکەن ترامپ مەسلەی هاکردنی ڕووسیا بور و ژێنێت ئەوەی دەستگای زانیاری ئەمریکا دەڵێت بە مەبەستی یارمەتی هەڵبژاردننی بووە. لەسەر شقامەکانی مۆسکۆش ڕووسیا هێشتا ئومێدەوارە دوای ئەوەی دووڕێبەرەکە چاویان بەیەک بکوێت پەیوەندیەکان باشتر بێت. لە بارودۆخێکی لەو جۆرەدا ڕەنگە زۆر درێژە نەخایەنێت. دەبێت درک بەوە بکرێت گەر هاوکاری یەکتر نەکەین ئەوە پێش ناکەوین. ڕەخنەگرانیش پیان وایە هەنگاوەکان بەرەو هاوکاری ڕەنگە تەنها لە وتارەکان بەدی بکرێت. ئێمە لەم دوایەدا نەکارنامەیەکی پتەمان بەدی کردو نە ئامانجێکی پتەوی هەردوو ڕێبەرەکە نەخواستیان بۆ جێبەجێکردنی ئەو ئامانجە. پێدەچێت پۆتن چاوەڕوانی هێندێ هەنگاو بێت لە ترامپەوە لە کاتێکدا ترامپ ناتوانێت مامەڵە لەگەڵ کێشەکانی خۆی لەناو ئەمریکادا بکات. ئەو دەشڵێت سڕای دەرئەنجامەکە کۆبوونەوەی هاوبەش سەرکەوتنە بۆ کرملن. گەر بەخرا بشکێتەوە ئەوە ئەمریکا تاوانبار دەکرێت. گەر باشیش بێت ئەو ئاستایشی پوتن دەکرێت.